سەربازی ون چیرۆکی ستافێکی تەندروستی دەگەڕێتەوە، ئەوانە لە یەکێک لە گرنگترین نەخۆشخانەکان خزمەت دەکەن. ئەوانەش پەرستار و کارمەندانی تەندروستی و پزیشکە خۆبەخشەکانن. فریاکەوتنی ڕۆژهەڵات ئەو شوێنەیە کە هەمووان لە کاتی ڕوودا و حاڵەتی لە ناکەوی تێکچوونی دۆخی تەندروستی هانای بۆ دەبین. ئێمە باوەش بۆ نەخۆشانەکەینەوە کە تووشی ڕوودا و یان کارەساتێکی لە ناکاوە بن. وەک یەک تیم لێرە برینە سەختەکان ساڕێژ دەکەن و ئێش و ئازاری گەورەکان و ناڵەی منداڵەکان لە ئامێز دەگرن. بژانەوەی هەناسەمان هەیە، هەنی وەکو ئارسی و ئایسی و بەشی عملیاتمان هەیە واتە نەشتەرگەری لەگەڵ تابقی ئافرەتان و پیاوان بۆ خزمەتکردنی نەخۆشەکان پاش نەشتەرگەر. نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات نەخۆشخانەیەکی 24 کاتژمێریە، واتە لە 24 کاتژمێری ڕۆژدا ئێمە کراوین، تەنانەت بۆ یەک چرکەش ڕناوەسین. بارەوەزی گیانی و کەسانە ڕزگار دەکەن کە ژیانیان بەهۆی ڕووداوێک لە مەترسیدایە. چاودێری و چارەسەری خێرا پێشکەش بە نەخۆشان دەکەن. لە بەشی پێشوازی ئیشەکانمان دابەشکرێتە سەر دوو بەش. بەشێکی کە دەکرێت مەسەلەن بۆ نمونە نەخۆشەکانی هەناوە وەکو پاڵەپەستۆی خوێن، وەکو شەکرەی خوێن، وەکو ئەمانە ئەڕۆنە بەشێکی تایبەت لەوێ دکتۆر دەیان بینێ و داخلیەکە ینی داخلیانەکە لە بەشەکانی جیاواز. تەنها نەخۆشخانەیە کە هەموو نەخۆشێک لە ئامێز دەگرێت و چارەسەری فریاگوزاری خێرا ئەنجام دەدەن. بەشی ترمان هەیە بە ناوی بەشی ڕووداوەکان کە ئێمە لەوێ ئەو نەخۆشانە وەگرین کە تووشی ڕووداوی هاتوچۆ بوونە یان تووشی ڕووداوی گول لە و سووتان کە ئێمە لێرە ئیشە سەرەتاکانم بۆکەین دوایی نەقلیانەکەینە خەستەخانەکانی تایبەتی خۆیان، یان ئەو نەخۆشانەی کە لە ماڵ تمشاکەی بە هەر هۆیەک بێ لێکوتینی دڵ و هەناسیان نەمایە دێنە لای ئێمە بوژانەوەی دڵ و هەناسیان بۆکەینەوە لە بەشی ڕووداوەکان و بوژانەوەی دڵ. ڕۆژانە 2000 نەخۆشمان لۆ دێ، حادیسەی زۆرمان لۆ دێ، بەس خەرکەکە وەکو برین تەعاملیان خۆش نییە لە گەرمە لەگە پرزگەی هەر نەخۆشێک دێ 8 نەفەر 9 نەفەر 10 نەفەری لەگەدایە یا عادیسەکمان لۆ دێ دوو تەرەفی لەگەدایە شەڕە هەر دوو تەرەفەکە بەوی بیتن هەر هەمووی بچن سەردانی نەخۆشەکەی بکەن. هاوا داوا دەکەین لە ڕێگەی بەرنامەی بەڕێستانەوە کەنالی بەڕێستانەوە خەرکەکە هاوکارمان بن وەبێ زیاتر پێمان بکرێ کە خزمەتی نەخۆش بگەینین. ڕۆژانە نییە ئەمە لێرانە وەکو پرزگا تووشی جنۆ بووینە جوورمان پێدەدەن ئەومان پێدەدەن بەس ئەمە درمان گەورەترە دەرێن ئەو خاوەن نەخۆشەکە حەقەکی زیاتری با لە سەرمەبی زیاتر وەمان لێ دەکا هاندان بین کە خزمەتی نەخۆشەکەی. ئێرە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵاتە لە پایتەختی هەرێمی کوردستان. ئەو نەخۆشخانە دەکەوێتە بەشی ڕۆژهەڵاتی شاری هەولێر لە ناو نەخۆشخانەی ڕزگاری. حەز دەکەین باسی ئەوەی بکەین کە مقیم یاخود پزیشکی نیشتەجێی خولاو چێیە کە بە ڕۆح و بڕبڕی پشتی فریاکەوتنەکان دادەندرێ. پزیشکی نیشتەجێی خولاو ئەو پزیشکیە کە بە درێژایی و شەونەخۆنی 18 ساڵی خوێندن یەکەم وێزگەی کاری پزیشکی لە فریاکەوتنەکان دەوام دەکات کە خاوەنی زانستێکی فرێشە و ڕاهێنراوە بۆ چارەسەرکردنی زۆربەی حاڵەتەکان لەبارە لە ناکاوەکان. پزیشکی نیشتەجێی خولاو بۆ ماوەی 2 ساڵی کارکردنی هەرمانگە و لە شوێنێک
دەوام دەکات بۆ نمونە فریاکەوتنەکانی ناو شار دەرەوەی شار چاودێری چڕ بژانەوەی دڵ پزیشکی نیشتەجێی خولاو ئەو پزیشکەیەکەوە هیچ پشوویەکی فەرمی نایگرێتەوە وەکو جەژن و نەورۆز و هەینی و هەر پشوویەکی تر پزیشکی نیشتەجێی خولاو دوورترین ڕێگا دەبڕێت بۆ خزمەتکردن و ئەزمونکردنی کاری پزیشکی خۆی بۆ نمونە لە هەولێرەوە بۆ دەرەوەی شار یا خودت بۆ نمونە لە هەولێرەوە بۆ سۆران بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین کە ڕێز و پێزانینیان هەبێ بۆ ئەو ماندووبوونەی پزیشکی نیشتەجێی خولاو کە بە شێوەی سەربازێکی ون لە فریاکەوتنەکان خزمەت دەکەن و ماندووبوونی ینی بێپایانیان هەیە هەروەها پزیشکی نیشتەجێی خولاو لە کاتی کارکردنی لە ساڵی یەکەم و ساڵی دووەمی تاکو دەبێتە پلەبەن کاتەکانی داوامکردنی دیار نییە لەوانەیە نیوەی شەوە بەیانیانە ئێوارانە بۆیە بە درێژایی ئەو دوو ساڵە هەموو سیستەمی خەو و خۆراکی تێک دەچێت ماندووبوونێکی بێپایان دەکات بۆ ڕزگارکردنی ژیانی نەخۆش لەبارە لە ناکاوەکان. لێرە ڕۆژانە سەدان نەخۆش با ڕوودا و نەخۆشی جیاجار ڕووی تێدەکەن و فریاگوزاری سەرەتای و چارەسەری پێویست و نەشتەرگەری گەورە و چەندین خزمەتی گەوری پزیشکی و تەندروستیان پێشکەش دەکرێت بە جۆرێک فشارێک یەکجار زۆر لەسەر ستافی و نەخۆشخانەیە هەیە کە هەمووان لە کاتی تنگانەهانای بۆ دەبن لێرە چیرۆکی کۆمەڵی کارمەند و پزیشک و خزمەتگوزار دەگەڕینەوە ئەوانە 24 کاتژمێر لە ئەرکدان. طبعا بەشی تەواری ئێمە لەوێ بەشی فریاکەوتن لە خەستەخانەی ڕۆژهەڵات وەکو بەش نەوەکو خەستەخانەکە ئەتوانم بڵێم دڵی نەک خەستەخانە ئێمە دڵی هەموو خەستەخانەکانە لە سیستمی تەندروستی لەبەر ئەوەی ئێمە لەوێ دیاری ئەەکەین کێشەی نەخۆشەکە لە هەمان کاتی ئێمە لەوێت بە دەقە و سانەیە بە چرکە و ساتە کە ئەتوانین گیانی نەخۆشێک ڕزگار بکەین لە مردن بۆ بتوانین زووتر فریاگوزەرەکانیان پێ بگەین یعنی ئێمە لە ئەلمی پزیشکی شتێکمانێ بە ناوی گۆڵدن تایم یعنی تایمێکی زێڕین کە کاتێکی زێڕین کە ئێمە لەو کاتە دەتوانین فریاگوزاری سەرەتایی پێ بگەێنین بەشی پێشوازی ئەو بەشەیە کە ئێمە فریاگوزاری سەرەتایی ئەگەێنین بۆ ئەو نەخۆشانە کە لە مردن ڕزگاریان کەین وابزانم ئەم کورتە باسە کە من کردم بەسە بۆ ئەوەی کە بزانین چەندێک ئەم باشە گرینگە یعنی ڕزگارکردنی گیانی مرۆڤێک لە ناو چەندەقەیەکی کەم لە بەشێکی تایبەت وابزانم هەر ئەمە هەستیاریە و بابە ئەو قسمە دیارەکە. ئێمە وەکو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات تاکە فریاکەوتنی لە شاری هەولێر لە خزمەت هاونیشتیمانیان دەین ڕۆژانە 24 کاتژمێر دەرگامان واڵایە دیارە فریاکەوتنەکەی ئێمە چەند بەشێکی سەرەکی لە خۆگرتووە بۆ خزمەتکردنی هاونیشتیمانیان بەر لە هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا فریاکەوتنی ڕۆژ ئاواش هەم وەکو فریاکەوتنی ڕۆژهەڵات لە خزمەت هاونیشتیمانیاندا بوو فریاکەوتنی ناوەنیش بە هەمان شێوە بەڵام دوای دروستبوونی ڤایرۆسی کۆڕۆنا دیارە هەردوو نەخۆشخانە ئێستا لە خزمەت هاونیشتیمانیاندان ئەوانەی کە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون ئێمە وەکو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات بەردەوامی لە خزمەتکردنی هاونیشتیمانیان بگرە ئەو نەخۆشانەی کە جاران سەردانی ئەو دوو نەخۆشخانەیان دەکرد ئەوانیش ئێستا سەردانی نەخۆشخانەی ئێمە دەکەن بۆیە دەتوانم بڵێم لۆدێکی ئێزگار زۆر لەسەر تەواوی پزیشک و کارمەندانی ئێمە دروست بۆ ڕۆژانە قەڵەباڵغێکی زۆر دروست بووە بەڵام لە هەمان کاتدا لە خزمەتگوزاریەکان ئێمە بەردەوامی شەو ڕۆژ فریاکەوتن دەنگی ئەمبۆڵانس و هاواری نەخۆش و ڕاکەڕاکی پزیشک و کارمەندی لێ نابڕێت بە جۆرێک کەم کەس هەیە لێرە بتوانێت خزمەت بکات هەموو ستافانە زیاد لە پێویستوانە و کارەکەیان بە ئیرادێکی بەهێز کار دەکەن تا کەس گیان لە دەست نەدات ئەو دیمەنەی ئەمڕۆ کە جەنابتانیش شاهدی ئەو دیمەنە بوون نەخۆشێک بوو کە لەسەر نەقالەیەکەوە بە هات و هاوارێک زۆری منافقانیەوە کە ترسا بوون شەڵەژاون لەباری دەرینەوە هاتن بۆ بەشی ترۆما یان ڕووداوەکان
لەوێ کە ئێمە تمشامان کرد فەسی دڵیمان کرد پشکنی دڵمان بۆ کرد دڵی ڕاوەستا بوو پشکنیان ناسەمان بکرد ناسەی ڕاوەستا بوو و هیچ فقدان وعی بوو واتە لە باری هۆشیاری و هیچ باری هۆشیاری نەبوو لەگەڵ پەرستارەکان و پزیشکی نیشتەجێ خولاو و پزیشکی دێرینی فریاکەوتن و دکتۆری پسپۆری فریاکەوتن کە بەڕاستی ئەم پسپۆری فریاکەوتنە لە زۆر شوێن نییە بەڵام لای ئێمە هەیە هاتینە سەر بابەتەکە بوژانەوەی دڵ و هەناسەمان بۆ کرد چ بە ئەو ئامێرە بێ کە ئێوە بە ئێسرا ئامانە پێڵێن کارەبا دیسی شۆک چ بە CPR ئەو یعنی بە کوردی پێڵێن بوژانەوەی دڵ و هەناسە لە ماوەی 45 دقیقە ئێمە محاولەی خۆمان کرد ئەوەی کە لەسەری گایدانەکان هەیە واتە ئەوەی کە علمی توپ دیاری کردیە لەسەر گایدان ئێمە بوژانەوەی دڵ و هەناسەمان بۆ کرد و هەروەها کە خۆتان شاهد بوون محاولەیەکی زۆرمان بۆ کرد تەقەلایەکی زۆرمان بۆ کرد بەڵام لە پاش 45 دقیقە بەداخ و پەژارێکی زۆرەوە نەخۆشەکە کۆچی دوایی کرد و دکتۆری پسپۆری فریاکەوتن بڕیاری ڕاوەستانی بوژانەوەی دڵ و هەناسەی دا و نەخۆشەکە کۆچی دوایی کرد چونکە هاتبوو بۆ لای ئێمە لە مێژ بوو وفاتی کردبوو بەڵام ئێمە وەکو ئەرکێکی ئەخلاقی و ئینسانی یعنی ئێستا لە زۆربەی وڵاتان لەوانەیە ئەو شەی بۆ نەکرێت بۆ حاڵەتی بەڵام ئێمە لێرە وەکو ئەرکێکی ئەخلاقی بۆمان کرد نزیکی 45 دقیقە ئەو شانەمان بۆ کرد کە دڵی و هەناسەی ببوژینەوە بەڵام بەداخەوە ئەوە ئەمری ڕەب العالەمین. یەکێک لە زەحمەتیەکانی و تیمانەمانەوەی لەنا ئەو هەموویەش و ئازار و هاواری نەخۆش کە چاودێریان دەکەن بەڵام لە بەرامبەرەوە کە پیرۆزەدا سڵ ناکەنەوە گوێ بە ئێش و ئازار و ناخۆشیەکان نادەن. چەنە کێشە گرفتێک هەیە لە خەسەخانەی ئێمە کە لەوانەیە لە هەموو ئێستا لەسەر ئەو لەودە لەسەر هەموو وەزارەتی تەندروستی بێ وەکو ئەوەی کە ڕاژەی نەخۆشەکان یعنی وەکو ڕاژەی داخلکردی نەخۆشەکان یەکجار زۆرن لەوانەیە نەخسی کارمەندێکمان دروست بووە لەبەر بارودۆخی دارایی کوردستان کە هاتیتە پێشمان لە بەدایەتی شەڕی داعش و لە بەدایەتی کێشەکانی لەگەڵ بەغدا ینی ڕاژەی کارمەند کەمە ڕاژەی نەخۆش یەکجار زۆرە سەرەڕای ئەوەش تووشی کەمی بڕێ کەرەستە و شت دەبین سەرەڕای ئەوەش ئەو نەخۆشی کۆرۆناکە هەر ڕۆژێک و داستانێکی جیاوازی خۆی هەیە و زەختێکی تایبەتی خۆی هەیە سەرەڕای ئەوەش ئەمن لێرە لەم میدیای جەنابتانەوە بەڕاستی داوا لە خەڵکی خۆمان دەکەم کە لەگەڵ ینی هەنێک هەست بە مەعاناتی ئێمە بکەن ئێمەش هەر کوڕی ئەم خەڵکەینە و هەر منداڵی ئەم خەڵکەینە و هەم کچی ئەم خەڵکەین و یعنی لە ناو ئەم خەڵکەینە یعنی بەڕاستی کە ئەوان دێن وازانن بەس نەخۆشی ئەوانە کەسی تر نەخۆش نییە وازانن ئێمە لێرە دانیشتین بەس بۆ ئیشی ئەوان بەڕێنەکەین وان نییە بەڕاستی من داوا لە میدیای ئێوەکەم کە ئەم فەرهەنگ سازیە بکە ئەم فەرهەنگە ئەم کاڵچرە بڵاو کاتەوە لە ناو خەڵکی کە خەڵکی ئاسایی بڕێک ڕەچاوی باری دەرونی ماندووی ئێمە بکەن خەڵکی ئاسایی لەگەڵ ئێمە بن کە ئێمە بتوانین جوانتر و پاکتر و ڕێک و پێکتر خزمەتی نەخۆشەکان بکەین. داوا لە هاونیشتمانیان دەکەن ئەوانەی کە سەردانی نەخۆشخانەی ئێمە دەکەن ڕێز لە تەواوی پزیشک و کارمەندانی ئێمە بگرن ڕێز لە ماندووبوونی ئێمە بگرن بۆ ئێمەش بتوانین ئەو خزمەت گوزارە تەندروستیانی کە لە لامان هەیە بتوانین بە جوانترین شێوە پێشکەشیان بکەین چونکە ڕۆژانە بەڕاستی تووشی گرفتی ئێزگار زۆر گەورە دەبین لە قسە پێیگوتن بە پزیشکەکانمان بە کارمەندانی تەندروستی ڕێز نەگرتن لە کارمەندانمان ڕێز نەگرتن لەو دام و دەستگایی کە هەیە لەو بەشانەی کە هەیە داوا دەکەین زیاتر هاوکاریمان بکەن هاوڵاتیان بە تابەتی هاوڵی نەخۆش کە سەردانی نەخۆشخانەی ئێمە دەکاتن ئێمە پێویستمان بەوەیە کەەوە هاوکاریمان بکەن بۆی بتوانین ئەو نەخۆشەی کە دێ سەردانی ئێمە دەکات بتوانین بە جوانتری شێوە خزمەتی بکەین. بەشێک خۆبەخشن و هەندێک گرێبەست لێرە بەرپرسیارەتی هەر لە پرزگە تا ناهۆڵی نەشتەرگەری و تا نەخۆش بە سەلامەتی دەردەچێت دەکەوێتە ئەستۆی ئیدارە و ستافیۆ نەخۆشخانەیە. بەردەوام پاکردنەوەی فریاکەوتن ڕۆژهەڵات و خاوێنکردنەوەی و هەر حادیسە چیزێ ئەمە هاوکاری خەڵچینە و هاوکاری هەموو نەخۆشە چیز دەکەین لەبارکردنی ئۆکسسیژین و بردننی معمەل و هینانەوەیان بە پاکردنەوەی تەواوی خەستەخانەکەی لە ئەستۆی مەدایە و ڕۆژانە ئەمە بەردەوام خاوێنکردنەوەی ئەو خەستەخانەی لە ئەستۆی مەدایە.
ئێمە وەکو بەشی پێشوازی لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات پێش ئەم حاڵەتی باری نائاسایی کۆرۆنا ئێمە چەند تەواریەک بووین زەختی کەمترمان لەسەر بوو لەودی کەمترمان لەسەر بوو بەڵام لە پاشەوەی کە کۆرۆنا هات ئێمە بووینە تاقە خەسەخانەی فریاکەوتن لە سنووری پارێزگای هەولێر هەر ئەمەش بەسە بۆ ئەوەی کە بزانن چ پاڵەپەستویەکی جەستەیی و دەرونی لەسەر کارمەندەکانە. بەپێی ئاماری نەخۆشخانەی فریاکەوتن لە ماوەی 1 مانگ زیاتر لە 10,000 نەخۆش سەردانی ئێرە دەکەن. زۆرترین بریندار و قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆش لێرە چارەسەر دەکرێن و چاودێری دەکرێن. ئەو تیمانە لە سەردەمی کۆرۆنا چەند جار ئەرکیان زیاتر بوو لەو بەهاناوە چوونی قوربانیان و نەخۆشی ئاسایی لەلایەکی تریش تووشبوانی کۆرۆنا. ئێمە پەرستاران بەگشتی لە بەشی پێشوازی لە بەشی فریاکەوتن بژانەوەی دڵ و ڕووداوەکان کە بەشی ترۆمای پێێڕین ڕۆژانە خزمەتی هاوڵاتیان ئەەکەین چەندەهان ڕووداوی هاتوچۆ ڕووداوی سروشتی وەکو ئاگرکەوتنەوە سووتان یان چەند حاڵەتێکی دیکە هەیە ڕوو لە فریاکەوتنی ڕۆژهەڵات ئەکاتن. ئێمە لە بەشەکانی نەشتەرگەری 24 ساعتی هەیتمان لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات بە هەمان شێوە پەرستاری تێدا کارەکاتن لە بەشی چاودێری ترمان هەیە بە هەمان شێوە پەرستاری تێدا و بەشی ڕووداوەکان نەهۆمی دووەمی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات بە هەمان شێوە پەرستاری تێدایە و خزمەت بە هاوڵاتیان ئەکاتن. ئەو مرۆڤانە هەموو ئازارێک دەچێژن و دوورن لە باوەشی گەرمی خێزان و منداڵەکانیان لە پێناو هەمووان. لێرە چەندین کاری زەحمەت و پڕمەترسی بۆ دڵنیابوون لە سەلامەتی نەخۆشەکان و چاودێریکردنی دۆخی تەندروستیان ئەنجام دەدەن. نزیکترین دۆستی نەخۆشەکانن. دیارە ئێمە تاکە نەخۆشخانەین ینی خۆمان پێ دەتوانم بڵێم باشترینە لە شاری هەولێر لە خزمەتکردنی لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان. ئەو پزیشک و کارمەندانی ئێمە دەتوانم بڵێم سەربازی ونن بەڵێ سەرمازی ونن بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان ئەوەی کە هانای بۆ ئێمە دێنێتن ئێمە وەکو سەربازی کون ڕۆژانە لە خزمەت هاونیشتمانیانە. لە نەخۆشخانەکان چەندین کارمەند و پزیشکلارێکدان ئەرکێک کە هەموو جیهان و مرۆڤایەتی چاوی لە دەستی ئەوستاف و کەسانەیە کە خۆیان کردوتە قوربانی بۆ پاراستنی مرۆڤایەتی جگە لە سەلامەتی خەڵک خۆشیان بە وریایەوە هەنگاو بۆ ئەو کارە دەنێن. بەڕاستی ئەو بەڕێزان کە ئێستا لێرە کە ناویان بر لێرە داوام دەکەن لە ڕووی دەرونیەوە کە بە بڕای لە هەمووی گرنگترێت لە ڕووی دەرونیەوە پاڵەپەستوی چێک زۆران لەسەر چکە ئەو حالەتانی کە دێن هەمووی ئەو نەخۆشانی کە ڕووی نەخۆشخانەی فریاکەوتن دەکات لە بارێکی تەندروستی خراپدایە لە بارێکی دەرونی زۆر خراپدایە گرفتی زۆرە کە دەگاتە نەخۆشخانە پێویستی بەوەیە کە بە شێوەیەک پێشوازی لێ بکری هەم بتوانین لە ڕووی دەرونیەوە حادی بکەوە هێواشی بکەوە و هەم بتوانین باری تەندروستی نەخۆشەکەشی بە شێوەیەکی گونجا و زانستیان چارەسەر بکەیت. لێرە هەموو هەوڵێک بۆ لە ئامێزگرتنی نەخۆش و پێدانی چارەسەری دەکرێت. کەسوکاری نەخۆش کە دێتە نەخۆشخانە بە شێوەیەک هاوکار بێ لەگەڵ پزیشکان و پەرستاران و کارمەندان تەندروستی کە ئەوان بتوانن بە شێوەیەکی هێمنانە نەخۆشەکە چارەسەر بکەن بۆ ئەوەی دوور من لە هەر بار دۆخەشی نەخوازراو کە بەداخەوە زۆر زاران لە نێوان کەسوکاری نەخۆش و ئەو بەڕێزانە ڕوو دەداتن کە هۆکارەکە ئەوە زیاتر بەڕاستی کەسوکاری نەخۆش هاوکارین لەگەڵەوەن. لەبەرەوە بەڕاستی یعنی ئەو بەڕێزانی کە لێرە کار دەکەن جێگای ڕێز و تەقدیرن جێگای دەستخۆشین ئەو ئەرکێک کە ئەوان بەجێدێنین ئەرکێکی ئینسانی ئەرکێکی پزیشکی لە هەمان کاتدا لە ڕووی نیشتیمانیشەوە بەڕاستی ئەرکێکی بەرزیان ئەنجام داوە بەهۆی ئەو لۆدەی کە لە پەتای کۆڕۆنا لەسەر شاریان. مەترسی و زەحمەتی وای کردە تووشی هیلاکی و کێشە و گرفت بن و
قوربانی بدەن لە پێناو خزمەتکردن بە نەخۆش. لە تەواوی ڕۆژهەڵات داوام دەکەم پەرستارم 17 ساڵە تەعینم و 5 ساڵ 6 ساڵە لە تەواوی ڕۆژهەڵات لە بەشی نەشتەرگەری ئێسکوشکان داوام دەکەم و چەند ساڵە لە نەشتەرگەری ئێسکوشکان داوام دەکەم وەکو ئەو ساڵ و پار ساڵ زەختە چی ئۆندە زۆرمان لەسەر نەبووە ئێستا زەختە زۆرمان لەسرە نەخۆشمان گەلک زۆرە ئەمە کە تەواوی هەموو دەور و پشتی هەولێر و هەولێرمان لەسرە ئەمە هەر کارمەند هەم دکتۆرەکان هەموو هاوکاری ئەو نەخۆشانەی کە دێن بەس نەخۆشەکان لێمان ڕازی نیە تا حەدەک لەبەرەوەی لۆدەکی زۆرمان لەسرە پێڕاناگەین ئەمە لەوانەیە ڕۆژە دە نەخۆشمان هەیە 12 نەخۆشمان هەیە لەوانەیە لە کاتی خۆمان پێڕا بگەین 6 نەخۆش 7 نەخۆشی ئەمەلیات بکەین ئەوی دەمینێتەوە بەڕاستی تووشی مناقەش دەبین لەگەر نەخۆشی لەسەری خۆمان دادەنێن خزمەتی دەکەین ئەمە ئەوەی لێرە لە دەستەمەیە ئەمە تەقسیریمان نەکردیە و تەقسیریش ناکەین لە ئەمەلیاتکردنی ئەو نەخۆشانە کە دێنە تەواوی ڕۆژهەڵات ئەمە خزمەتیان دەکەین لەسەری خۆمانیان دادەنین. ئێمەش بە خۆمان یعنی هەمومان هاوڵاتی بەسەر بەنسبەت جەماعەتی خۆمان هەنی بەڕاستی هاوکارێکی زۆر باش دەکەین ینی هەمووی دەوامی خۆی دەکا و مەزبوط و یعنی بە شێوە شکری بەڕێک و پێچی یعنی بەڕاستی ینی ماعەدا ینی مستەشفیەکەمە من بەڕاستی ئەم یەک بەخۆم ینی لە هەم لە ئیدارەکە و لە ستافەکانی خۆم زۆر ڕاستیمە ینی هەمووی ئیشەکانی ئێمە جوان دەکەن بەڕێک و پێچی ڕاستە جاری بەجار گلەی شتێک دەبی بەس ینی لەکن نەخۆشی بەس ئەمەش بای هەندێ زۆرمان لەسەر لۆدەشی زۆرمان لەسەر ناتانین ینی بە جێرەی پێویست ینی ئیشەکانی لۆ بکەین. لێراوەی سەیرە زۆری نەخۆش و ڕووداوەکانە کە قوربانیان بەشێک لەبەر سەختی برین و زامەکەیان بێئاگان بەشێکی تر هاوار و ناڵەیان لە ناو ڕێڕەوی نەخۆشخانەکان دەنگ دەداتەوە. نەخۆشخانەی فراکەوتنی ڕۆژهەڵات ئەکێکە لە نەخۆشخانە چالاکانی وەزارەتی تەندروستی فەرمانگەی تەندروستی هەولێر و وەکو دیارێکەوە نەخۆشخانەی فراکەوتنی ڕۆژهەڵات ئێستا لە کاتی ئێستادا بوویتە نەخۆشخانەیەکی چالاک و ئاگداریشنکەوە 24 کاتژمێر خزمەت بە هاوڵاتیانی دەوروبەری هەولێر و ناوشاری هەولێر دەکات. ڕۆژانە ژمارەیەکی یەکجار زۆر لە نەخۆشە کتوپڕەکان و حەوادیسەکان و ڕووداوەکان و نەخۆشەکانی وەکو جەڵتە و جەڵتەی مێشک و جەڵتەی دڵ و هەتا نەخۆشەکانی بەرەم نەخۆشی ڕووداوەکان ڕوو لەو نەخۆشخانەیە دەکەن. بەردەوام چاودێری دۆخی تەندروستی نەخۆشەکان دەکەن. ئەو پزیشک و کارمەندانە دۆستی نزیکی نەخۆشەکانن. شەکانی نەخۆشخانەمان پێکاتون لە بەشی نۆرەنگی دەرەچی لەگەڵ بەشی پێشوازی بەشی نەشتەرگەری بەشی عنایە مرەکەزە کە دوو بەشن ئەوی بەشی ڕسپایتەری کێرونت واتە بەشی چاودێری کۆندامی هەناسە لەگەڵ بەشی چاودێری چڕ قاوشی داخلبوون و نووسنیشمان هەیە لە نهۆمی دووەم کە شوێنێک بۆ پیاوانە و شوێنێکیش بەجیا بۆ ئافرەتانە هەروها لەگەڵ بوونی بەشی تاقیگە و بەشی تیشک و بەشی سیتیسکان و بەشەکانی تریش لە نەخۆشخانە بەردەستنکەوە 24 کاتژمێر لە خزمەت هاوڵاتیاندانە. وەک خێزانێک لەگەڵیان دەبن چاودێریان دەکەن تا ئەو ئازار و مەترسیانە تێپەڕێن. بەڕاستی ئەو ستافەی کە لە نەخۆشخانەی فراکەوتنی ڕۆژهەڵات کار دەکەن بە هەموو بەشەکانەوە بەردەوام لە خزمەتی هاوڵاتیاندا بوونە و بە هەموو شێوەیەک خزمەتی نەخۆشەکانی ناو شاری هەولێر و دەوروبەری شاری هەولێریان کردو هەتا وەکو لە کاتی بوونی با بڵێن کاتی شەڕی داعش هەتوا کاتی بوونی با بڵێن کێشەی وەکو ڕزگارکردنی شاری مووسڵ و جەنجی شاری ڕزگارکردنی شاری مووسڵ لەو کاتیشکەوە تیمەکانی نەخۆشخانەی ئێمە بە وەکو تیمی فریاگوزاری هاوکار و پاڵپشت بووینە بۆ برا پێشمەرگەکان لە بەرەکانی جەنگ و بەردەوام ئامادە بووینە و لە خزمەتدا بووینە بۆ خزمەتکردنی برا پێشمەرگەکان و لەگەر ئەوەشدا کە لە خزمەتی هاوڵاتیاندانەیە. پامی من وەکو بەڕێوەری نەخۆشخانە یەکەم پێم ئەوەیەکەوە دەستخۆشییان دەکەم ڕێز و سپاسیان پێڕادەگەینم لەگەر ئەو خزمەتی کە دەیکەن و هیوادارشم کەوا هەر بەردەوام بووم لەسەر ئەو خزمەت و لەسەر ئەو با بڵێن ئەو چالاکی کەوا ئەنجامی دەن بەرامبەر نەخۆش و بەڵامەر ئەو کەسانی کەوا تووشی ڕوودا و حادسە دەبەندێنە نەخۆشخانەکەمان
وەروها داوای ئەو شانێ دەکەمکەوە زیاتر بە هانای نەخۆشەوە بێن و زیاتر هاوکار و پاڵپشتی نەخۆش و لێقاڵاوان بن. ئەم دیارە پێشکەشە لەلایەن بەنامەی سەربازی ون لە کەناڵ کوردستان 24 بە گشت ستاف و کارمەندانی نەخۆشخانەی فراکەوتنی ڕۆژهەڵات بەرامبەر ئەو کار و چالاکی و ئیشە ڕێکوپێکەی کە دەیکەنە نەخۆشخانەکەیان بەرامبەر بە خزمەتکردنی هاوڵاتیان پیرۆزە.